لە پێناو پێدانی موچە و پێدانی مافەکانیان پزیشکان و کارمەندانی تەندروستی بەردەوامن لە بایکۆتکردنی دەوامی نەخۆشخانە و بنکە تەندروستیەکان لە نەخۆشخانەی فریاکەوتنی سلێمانی بایکۆتی گشتی ڕاگەیاندرا و نەخۆش نابیندرێت. کارمەندانی تەندروستی نەخۆشخانەکە دەڵێن لە ئەگەری ڕوودانی هەر کارە ساتێک حکومەت لێی بەرپرسیارە. ئێمە ئەمڕۆ یعنی یەکەم ڕۆژی بایکۆتکردنمانە، ئەم بایکۆتەش ناشکێنین هەتا موچە و شایستەدارایەکەی خۆمان وەرنەگرێت. کە نزیکەی بۆ 2 مانگونی و ئەچێت هەموو شوێنەکان داخراون بە بنکە تەندروستیەکان، ئەو بڵێن نەخۆشخانانەی کە بڵێن لاوەکی بوون لە لادەکان لە گوندەکان لە ناحیە و پارێزگاکان، بەڵام ئێمە وەکو شوێنە هەستیارەکان هەتا ئێستا دەوامی خۆمان بە تەواوەتی کردووە و خزمەتی نەخۆشمان کردووە و بەرکەوتەی یەکەمیشین لەم نەخۆشیە کە هاتووە کۆڕۆنا. لە قەزای کەلاریش کارمەندان و پزیشکان مانگرتنیان بەردەوامە. ئەوان دەڵێن تا ئەو کاتەی موچەکانیان پێ نەدرێت ناگەڕێنەوە سەر کارەکانیان. بێباکی حکومەت وای کردووە هاوڵاتیان و ئەو کەسانەی سەردانی نەخۆشخانەکان دەکەن بە مەبەستی وەرگرتنی چارەسەر ئەوان باجەکەی بدەن. ئێمە پێمان ناخۆشە ماماگردووە و خەڵکێک کە حاڵەت تەواری حاڵەتی گەرمی لێ قەومەتی دێرا ئێمە خزمەتی نەکەین. ئێمە شتە ناکەین، پێمان خۆش نییە، بەڵام ئێمەش مافمان نییە. ئێمەش پێمان خۆشە بژین، ئێمە کە سوکارمانێ ینی خۆش نییە تۆ کەسێ زەلیکی لە بەرامبەرتە. لە پارێزگای هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین و زۆربەی شار و شارۆچکەکانی دیکە نەخۆشخانەکان دەوامیان تێدا ڕاگیرا و نەخۆش نابیندرێت تا ئەو کاتەی موچە لە کاتی خۆیدا دابەش نەکرێت بایکۆت ناشکێنن. ڕێکخراوی تەندروستکارانی کوردستان پشتگیری لە مانگرتنی پزیشکان و کارمەندانی تەندروستی دەکەن. حکوومەتی هەرێم لەبری پاداشتکردن لەبری دڵخۆشکردنی کارمەندانی تەندروستی کە لە سەرانسەری دنیاە کارمەندانی تەندروستی وەکو پاڵەوان ناسێنران و پاداشتکران لەلایەن حکوومەتەکانیانەوە. بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بێباکانە، زۆر بێچاو ڕووقایمانە بەدەم داواکاری کارمەندانی تەندروستیەوە نەهات و ئامادە نەبوو نەک پاداشتیان بکات، تەنانەت موچە و قوتی ژیانی منداڵ و خێزانەکانیان دابین بکات. من هیوادارم فەرمانبەران و چینی تەندروستی بەردەوام من لە بایکۆتکردن تاوەکو پەروەردە و کەمەندامانیش موچەی خۆیان وەرئەگرن، تاوەکو بەرگری و فریاکەوتن و پێشمەرگە و ناوخۆش موچەی خۆیان وەرئەگرن، چونکە بەو هاوسۆزی و هاودەستی ئەتوانین گوشار بخینە سەر حکوومەتی هەرێمی کوردستان. بێگومانین کاتی حکوومەتی هەرێمی کوردستان کار لەسەر دابڕینی چینەکانی کۆمەلگا ئەکا لەسەر یەکتری موچە بە چینێکی ئەدا بۆی بایکۆت بشکێنێت و چینەکانی تر فەرامۆش ئەکات. بەهۆی بایکۆتکردنی ناوەندەکانی تەندروستی هاوڵاتیان نازانن بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکانیان ڕوو لەکوێ بکەن. پزیشکان و کارمەندانی تەندروستی دەڵێن ئەوان هۆکاری داخستنی دەرگای نەخۆشخانەکان نین. ئەگەر حکومەت مافەکانیان پێ بدات دەوام ئاسایی دەکەنەوە و دەست دەکەنەوە بە پێشوازیکردن لە نەخۆش. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.